بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێ و بە یارمەتی هاوکارانم بە ئەوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون بەدڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. بەڵێ خۆشیستان پێش ئەوەی کە باس لە تەوەرەکان و بڕگەکانی ئەمڕۆ بکەین ئەمەوێ ئەوەتان پێ ڕابگەێنم کە ئەمڕۆ عەمیدی مافناز محەممەد عومەر ئیسماعیل کە یەکێکە لە پێشمەرگەدانە بڕاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک بووە لە فەرماندەکانی ئێستەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە کە کۆچی دوایی کردووە بە نەخۆشی کۆرۆنا. ئێستش ڕاستەوخۆ چینە لای پەیامنێرمان داسیار کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەی و زانیاری زیاترمان دەداتێ لەسەر ڕێوڕسمەکە.
لە گوندی قەرەبەجی پردێ لە بنەماڵەیەکی شۆڕش ژێر لەدایک بووە. ساڵی 1970 بۆتە پێشمەرگە لە کەرتی شەهید ئەحمەد قەمبەریتی پێ86 دەشتی هەولێر. بەردەوام پێشمەرگە بووە لەبەر ئازایەتی و لێهاتووی خۆی هەر لەو تیپە کراوەتە فەرماندەی کرد. دواتر لە ساڵی 1970 بۆتە فەرماندەی تیپ. دواتر لە دوای ڕاپەڕین بۆتە فەرماندەی هێز و فەرماندەی بەتالیۆن. ماوەیەک لە ئاسایش وەکو ئەفسەری ئاسایش بۆ دابینکردنی ئارامی و ئاسایش کاری کردووە. بەردەوام بووە لە هەموو ئەو شەڕانەی دژی تیرۆریستانی کراوە لە کوردستانە. فەرماندەیەکی لێهاتوو پیاوێکی ژیر و بە هەڵوێست بووە. دەرچووی کۆلێژی یاسا بوو. لە 5 ساڵ لەمەوە بەرکراوە بە لێپرسایی بەشی یاسایی لە فەرماندەی هێزەکانی هەفتە. بەداخەوە ڕۆژی 29 چواری 2021 بە نەخۆشی کۆچی دوایی کرد. هەزاران سڵاو لە گیانی پاکی کاک محەممەد و سەرجەم شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان. داواکەین لە بەڕێز کاک مستەفا چاوڕەش بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتاری یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ ئامادەبوونی هەموو ئەو بەڕێزانەی لێرەن، یەکە بە یەکە فەرماندەکان، هەموو لێپرسراوەکان، خەڵکی قەرەبەگ، خەڵکی دبس، کەرکووچیەکان، هەموو خەڵکە تێکۆشەرەکان. بنەماڵەی تێکۆشەری کاکە محەممەد ئەمید محەممەد، ئێمە هەمومان بە ناوی هەموو ئەو بەڕێزانی لێرەن، بە ناوی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەرخۆشیتان لێکەین. کاگە ئاسۆ، کاک مەلا سلێمان، کاکە هەردی، مناڵەکانی خزمانی قەرەبەگ و هەموو تێکۆشەرەکانی یەکێتی. ئێمە ئیمڕۆ لێرە کە هەمومان برایەکی خۆشەویستمان تێکۆشەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لێرەین بە خاچی ئەسپێرین، هەمومان غەمبارین. تێکۆشەرێک پیاوێکی هێمن و لەسەر خۆ، پیاوێکی تێکۆشەر کە مامۆستا ئەحمەد ئێستا هەندێ ژیاننامەی باسکردن لێرە ناتوانین هەموو تەمەنی و هەموو ژیانی کاکە محەممەد لێرە بە چەند قسەیەک تەواو بکەین. یعنی بەڕاستی ئەگەر بە مێژووی ژیانی بچیتەوانە پڕە لە تێکۆشان و پڕی لە قوربانیدان. هەر لەو ڕۆژگارانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بە خەڵکی تێکۆشەر بوو، کاکە محەممەد و بنەماڵە بەڕێزەکەی خەڵکی ناوچەکە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون، گیان لەسەر دەست بوون، قوربانیاندا. برایەکی خۆشەویستیشیان شەهید بوو کاکە سەباح لەو ڕۆژگارانە کە دژی هەموو ناحەزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئێمە هەمومان دەستمان لەسەر دڵمانە بۆ ئەم پیاوە تێکۆشەرە. من لای خۆمەوە ئەوە 5 ساڵ زیاترە هەموو ئەو فترەی کە لەوەیە ئەوەنگە پیاوێکی لەسەرخۆ هێمن، ئەوەنگە پیاوێکی بە حورمەت بڕاتانە بێ وەکو برایەکی خۆشەویست. ینی هەمومان لە دەستمان داوە، هەموو ئەو برادرانە شایدی بووە دەن لە مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە لە فەرماندەیی. و هیوادارم ئێمە ئەو ڕێبازە پیرۆزەی کاکە محەممەد و شەید سەباحی برای و هەموو شەیدەکانی کوردستان گیانی خۆیان بەخت کرد. ئێمەش بەردەوامی لەسەر ڕێبازە پیرۆزە هەوڵ بین، هەمومان بۆ وەفا بین بۆ تێکۆشانی خەڵکە تێکۆشەرەکان، نوێنەی کاکە حەمەسوور و هەموو ئەو کاکانەی کە لەو ڕۆژگارانە گیانیان بەخت کرد، بۆ کەسوکاری شەیدەکان، بۆ تێکۆشەرەکانی. خۆتان شایدن لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژە لە ڕۆژان درێغی نەکردووە لە قوربانیدان، لە خەباتکردن، دژی ڕژێمی دیکتاتۆری. هەموو ئەو قۆناغانەمان تێپەڕانووە بە بەرچاوی خۆتانەوە. ئێمە ئێستا
ئیمڕۆ لێرە ئەو برا خۆشەویستە بەداخەوە کە هەمومان لێرەن دەست لەسەر دڵمانە ئەوە خۆشەویستی کاکە محەممەد و بنەماڵەکەی و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هەمومان لێرە کۆبووینەتەوە هیوادارم بتوانین کە یەکڕیزی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بپارێزین خۆشەویستیمان بۆ خەبات و تێکۆشانی شەیدەکان جەنابی مام جەلال هەموو تێکۆشەرەکان بژێڕینەوە من قسە زۆرە لێرە بیکەین هەڵ یەکدین بۆ چلەکەی بەڵام لێرە لەبەر هیلاچی و چەند ڕۆژە خۆتان نەزانن هەموو لەو ڕۆژگارانە لەو ڕۆژەوەی وەفاتی کردووە هەموو ماندوو ئەوانەی کە پێوەی ماندوو بوون عەزیەتان زۆر کێشاوە لێرەوە جارێکی سوپاسی هەمویانەکەین ئەوانەی کە ماندوو بوون لەگەڵیا لە هێنانەوەی لە بە خاک سپاردنی لە فڕۆکەخانە کە هاتوون ئیشەڵڵا دوایی ناخۆشیە بێ بۆ خەڵکە تێکۆشەرەکان بۆ یەکێتی نیشتیمانی بۆ بنەماڵەی بەڕێزی وابێ تەمەنا ئەکەین کەس عەزیزی خۆی لە دەست نەدا ئێمە ئەم پیاوە پیاوێکی گەورە بوو پیاوێکی خۆشەویست بوو لامان هیوادارم دوا ناخۆشی بێ بۆیان ئێوەش بەخێر بێن سەرچاو سەرسەر و سەرچاوماناتن بەڕێزان ئێساش مامۆستا مەلا سلێمان وتاری بنەماڵەی کاک محەممەد پێشکەشەکات بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز سەرەتا بەناوی بنەماڵەی عەمید محەممەد عومەر ناسرا بە حەمەسوور دەمەوێت سوپاسی هەموو کەس و خزم و دۆست و کەسایەتیە سیاسی و سەربازیەکان بکەم کە ئەمڕۆ ئەرکتان کێشا و ماندوو بوون کە هاوشانمان وەستاون لەم بۆنە خەمناکەدا کە لە دەستدانی تەنها برایەک نییە بەڵکو لە دەستدانی پێشمەرگەیەک و فەرماندەیەک و گیانفیدایەکی ئازادی میلەتەکەمانە دەمەوێت لێرەدا سەرتان بۆ ڕابکێشم کە عەمید محەممەد تەنها برایەک بۆ من و ڕۆڵەیەکی ئەم بنەماڵەیە نەبوو بەڵکو ڕۆڵەی ماڵ بە ماڵ و گوند بە گوند و بیست بە بستی ئەم نیشتیمانە بوو چونکە بەهاتنە دنیا عەمید محەممەد تەنها ڕۆڵەیەکی کورد زیاد نەبوو بۆ کوردستان بەڵکو پێشمەرگەیەکی قارەمان زیاد بوو کە تەواوی تەمەنی بەخشیە بەرگریکردن لە نیشتیمان و وەستانەوە دژی زوڵم و ستەم و داگیر کرد ئەو بە چەکە سادەکانی دەستی سلی نەدەکردن لە قورسترین شەڕەکانی چونکە وایە چەکەکەی دەستی سادە بوون بەڵام دەیزانی خاوەن وریەکی پۆڵاینە بە ورەی پۆڵاینی دەیان پێشمەرگەی سوورتر ئەکرد بۆەوەی زیاتر لەسەر مافەکانیان سوور بن دەشتی هەولێر و خەرەچوق و قەیوان ماوەت و دێگەڵ و سماقوڵی و هیران و نازەنین و تەقتەق و کەرکووک و گەرمیان و دەیان گوند و شار و شارۆچکەی ئەم کوردستانی بەسەر کردەوە و بە ئازایەتی و خەبات و ماندووبوونەکانی جێدەستی لە پەروەردەی دەیان ڕۆڵی ئەم نیشتیمانە بەجێهێشت وانەی گیانفیدایی فێرکردن بەڵام بەداخەوە جەستەی ماندووی بەرگەیم نەخۆشیە نەگریسەی نەگرت و ماڵاوایەکی ناوەختی لێکردین دووبارە سوپاسی هەموو لایەک دەکەین بە هاوکاری و ماندووبوونتان هاوخەمبوونتان لە ماوەیەدا و هیوادار ئەمە دوا ناخۆشی هەموو لایەک بێت و دو ئارامگەی عەمید محەممەدیش بەهەشتی بەرین بێت ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون یاخوا بەخێر بێن سەر چاومان قەرزار تابارتان کردین بۆ پاراستنی ژیانی هەموو لایەک لەبەر نەخۆشی کۆرۆنا پرسەی بۆ دانانێن درسۆستان بنەماڵەی پۆستکردن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام همومان دمرين وأمر يقاي همومانا بلام شرط ويا ما أمبيا ومزنا كباسي شو رشو أولياتي دكري همومان شاوي ليبكين وهموشمان عبرتي لوربقرين لبروا أمي كأو كردي ليزي الله صادقين بصدقهم شهيدكاني همو كردستان لەگەڵ ئەم پیاوە بەڕێزەکە کە محەما هەمویان ڕاستیان کرد و بەڕاستی بردیانە ژێرخاکەوە ومێدەوارم زیندوەکانیشمان بە هەمان شێوە ڕێگا و ڕێبازی ئەوان ون نەکەن و خزمەتی ئەم میلەتە بە چاکی بکرێ ئینشاءالله بە ناوی کاگاسۆ و هەموو بنەماڵەیانەوە بە خێراتنی یەکە بە یەکەتان دەکەین بەخێر بێن بەسەر چاومان خوای گەورە لە خزمایەتی و برایەتیتان کەم نەکا بەخێر بێن بەسەر چاومان بحورمەتی سوورەتی الفاتحە
بەڵێ ئازیزان ئەوەی کە بینیتان مەراسمی بە خاکسپاردنی عەمیدی مافناز محەممەد عومەر ئیسماعیل بوو کە یەکێک بوو لە پێشمەرگە دانەبڕاکان یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ئێستشدا یەکێک بوو لە فەرماندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە چەند ڕۆژی ڕابردوودا بەداخەوە بە نەخۆشی کۆرۆنا کۆچی دوایی کرد. ئێمەش لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ناڕاستی بنەماڵەکان دەکەین ئینشەڵڵا دواناخۆشی بنەماڵەکان دەبێت. بەڵێ خۆشەویستان دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان ئەویش گفتوگۆکردنە بێ لەسەر ئەزمموی کارکردنی کۆمەڵەیەک لە شاری کەرکووک کە کۆمەڵەی تەندروستی کەرکووکە. بزانین ئەم کۆمەڵەیە لە کێوە دەست بەکار بوون و ئامانجە لە دامەزراندنی ئەم کۆمەڵەیە چی بووە کە بێگومان ئەم کۆمەڵەیە لەلایەن چەندین پزیشک و چەندین کارمەندەوە بەڕێوە دەبرێت کە دڵسۆزێکی زۆریان هەیە بۆ کارەکەیان و بۆ دانیشتوان و بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک و خزمەتێکی زۆریان بە هاوڵاتیان گەیاندووە. بزانین کێن ئەو کەسانی کە دەتوانن سوود لەم کۆمەڵەیە ببینن کاتێکە کەسێک هاوڵاتیەک سەردانی ئەم کۆمەڵەیە دەکات یاخود سەردانی ئەم کلینیکە دەکات ئەو ڕێکاریانەی کە بووان ئەنجام دەدرێت یاخود شێوازی خزمەتکردنی ئەو کەسانە چۆنە کە سەردانی ئەم کۆمەڵەیە دەکەن. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئێمە ئەمانەیە ئەمڕۆ میوانداری دکتۆر سدیق عومەر بکەین کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی تەندروستی کەرکووکن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە کەرکووک و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر سدیق سڵاو لێ بێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. ئەگەر هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین ئەم کۆمەڵەیە لە کێوە دامەزراوە لە کێوە دەست بەکاربوون و ئامانجتان لە دامەزراندنی ئەم کۆمەڵەیە چی بووە؟ بەیانی ئێوەش باش و بەیانی بینەرانتان باش و بەیانی باشی شەکەم لە هەموو خەڵکی کوردستان. دوای 16 ئۆکتۆبر بە تایبەتی وەزعێکی زۆر تایبەت خوڵقا لە ناو شاری کەرکووکە کە دەستی خراپی درێژ کرد بۆ هەموو بوارەکانی ژیان لەم شارەیە. یەکێ لەوانە سێکتەری تەندروستی بوو کە زۆر تێکچوو. ئەتوانم تا ڕادەیەک بڵێم کورد لە ناو فەرمانگەی تەندروستی کەرکووکە تووشی کارێکی یا وەزعێکی زۆر زۆر نالەبار بوو. جا ئێمە وەکو بڵین کارمەندانی تەندروستی بە شێوەیەکی گشتی کارمەندانی تەندروستی کە دکتۆر کە پەرستار کە پەرستار بە هەردوو شێوە مێ و نێر کارگێران ئەندازیاران بیرمان کردەوە چی ئەتوانین بۆ دانیشتوانی شاری کەرکووک بکەین. بە تایبەتی ئەگەر حالەتێکی وا خوڵقا فەرمانگەی تەندروستی کەرکووک نەیتوانی دەستی یارمەتی بە تایبەتی بۆ گەڕەکە کوردی شیرەکان درێژ بکات و ئەو کاتە ئێمە بێ چی بکەین. ئەمە هۆکاری سەرەکی بوو کە پاڵی پێوە ناین ئێمەی وەکوتم ئەو کارمەندانە بە یەکەوە دانیشین و ئاڵوگۆڕی بیر و ڕا بکەین هەتا بگەین بە ڕێگا چارەیەک بۆ چارەسەرکردنی هەرچی ڕووداوێکی نەگونجاو چی بە شێوەی نەخۆشی بێ چی بە شێوەی کارەساتی سروشتی بێ هەرچی شتێک ئەگەری ئەوەی هەبێ کە ڕوو بدا لەم شارەیە و کە شارەزان ینی ئێرە چۆن چۆنیە بۆ گەیشتینە ئەو بڵێ بڵێ چەند پسپۆڕی لەوێ بوونی هەیە تا هاوڵاتیان سەردانی ئەوێ بکەن؟ جارێ بە تەواوەتی ئەوە ڕوونکەمەوە چۆن چۆنی دروست بوو بوومە دانیشتین لە بینی خۆمان چەند کۆبوونەوەیەکمان کرد بە گەشتینە ئەوەی ئێمە ڕێکخراوێکی تەندروستی دروست بکەین کە هەموو کارمەندانی تەندروستی کەرکووک لە خۆ بگرێ تەنها دکتۆر نییە هەموو کارمەندانی کە ئێستا لە فەرمانگەی تەندروستی کەرکووکە کارەکەن یا خانە نشینن بێن بە یەکەوە بە شێوەیەکی ڕێکخراوەیی یاسایی ڕێکخراوێک دروست بکەین لە ناو ئەو ڕێکخراوەیەوە ئەو ئیشە ڕێکخراوەیەوە بتوانین لە ناو
شاری کەرکووکە کار بکەین و خزمەتی خەڵکانی شاری کەرکووک بکەین بە تایبەتی ئەو کەسانی کە کەم دەرامەتن و کەسوکاری شەهیدن و کەسوکاری ئەنفالکراوان و ئەوانە دەستی یارمەتیان بۆ درێژ بکەین و بە خۆڕایی بە شێوەیەکی خێرخوازی ئێمە ئەم کۆمەڵی ئێمە کۆمەڵێکی خێرخوازە. خۆشبەختانە ئێستا ئێمە توانیمان مۆڵەت وەربگرین لە ئەنجومەنی وەزیرانی بەغا و ئێستا بووین بە NGOیەکی یاسایی ئەتوانین بێ هیچ لێپرسراویەک بکەوێتە سەرمان کار بکەین لێرە. جا چەند کەس ئەگرێ لە خۆی ئەوەی جەنابەت فەرمووت هەموو دکتۆرەکانی شاری کەرکووک بە تایبەتی دکتۆرە کوردەکان بە ڕاژکاویێڵێن، بەڵام ئێمە بەلامانەوە گرنگە پێکاتەکانی تریش بێن چونکە نەخۆشە. ئیتر ناستامەکەی چی بێ بەلای ئێمەوە وەکو دکتۆر وەکو کە ئێمە سوێن ناخواردووە خزمەتی نەخۆش بکەین ئەو نەخۆشە بەلای ئێمەوە لە هەرچی پێکاتەیەک بێ بەلای ئێمەوە گرنگ نییە. لەبەر ئەوە پێمان خۆشە و کردیشمان دکتۆری لە پێکاتەکانی تر لەگەڵمانە کاریان کردو و زۆر بە ڕێکوپێکی هانامانەوە و بە چاوی خۆیان بینیان کە کارکردن بەم شێوەیە چەند بەسوودە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت. بەڵێ دکتۆر لەو کلینیکە هەروەکو بەڕێزت باسەکە کە کۆمەڵەکە کۆمەڵێکی خۆبەخشە و کارەکانتان بێ بەرامبەرە لەو کلینیکەیە تەنها پشکنین و بینینی نەخۆشەکان بێ بەرامبەرە یاخودەوە تا چارەسەر و وەرگرتنی دەرمانەکانیش هەر بە بێ بەرامبەرە بۆ ئەو کەسانی کە سەردانیەوێکن. ئێمە ئەو کلینیکەی کە جەنابەت باسی ئەەکەی لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کەرکووک دەستمان بەکار کرد. لە سەرەتاوە هەفتەی 2 ڕۆژماندانا بوو چونکە بپێی ئەو شتانی کە لە بەردەستمانە زۆر بەپەلە دەستمان کرد بە ئیشەوە بوو کۆرۆنا کە بڵاو بووەوە بە تایبەتی لە گەڕەکە کوردشینەکان ئیتر کەوتینە ئەوەی فرای خۆمان کەوین کار بکەین. لەبەرەوە لە سەرەتاوە ڕۆژی ببوورە هەفتەی 2 ڕۆژماندانە بەڵام 3-4 دکتۆری پسپۆر کاری تیا کرد. ئێمە ڕۆژیوە هەبوو 100 نەخۆش هەبوو 150 ئەمان بینی ئەو دکتۆرانە یان بینین پشکنینی دکتۆری بۆ ئەکرا یعنی پزیشکی دوای ئەوە پشکنینی تاقیگە سۆنار لە ئاخر شتا لە دوجارە کە چارەسەرە یا دەرمانە دەرمانێکی وەرەگرت و بەبێ ئەوەی هیچ پارە یان پسولەیە یا شتێک ببڕێت. یعنی ئەمووی ئێمە کەوتمان خێرخوازی بە هەموو شێوەیەکی نەخۆش دێتە ئەوێ چارەسەری نەخۆشیەکەی بۆ ئەکرێ ڕێنمایی ئەکرێ هەموو شتێکی پێ ئەوترێ دوای ئەوە ئەو نەخۆشانە ئامۆژگاری ئەوە ئەکرێن کە جاری تر سەر بدەنەوە بێنەوە بۆی ئێمە بزانین نەخۆشیەکە گەیشتە چۆ ئەو ڕێنمایەنایی کە کردومانە بۆ خەڵکەکە ئایا تا چ ڕادەیەک بابەت بوونە بێ. لەبەر ئەوە هەمووی بە خۆڕایی بووە. بەڵێ دکتۆر چارەسەر و وەکو بەڕێستان باسێکەن چارەسەر و پێدانی دەرمانەکانیش بێ بەرامبەرە کەواتە کێ هاوکارتانە لە دابینکردنی پێداویستیە پزیشکیەکان و پێداویستیە تەندروستیەکان؟ پرسیارەکە زۆر جوانە و ئێمە لە ناو شاری کەرکووکە چەند خێرخوازێک ئیتر ئەم خێرخوازانە چی دکتۆر بوو بێ چی بازرگان بێ چی هەرچی پیشێشیکەی هەبێ یعنی بۆ نمونە دەرمانەکانمان دەرمانسازەکان خۆیان دابینیان کرد
کەرەستەی پشکنینی دکتۆری ئەو کۆگانەی کە کەرەستەی پزیشکی ئەفرۆشن و کاری تیاکەن ئەوان بۆمانیان هێنا. ئەمە چۆنی کرا بە هەوڵدانێکی چڕ ئێمە قسەمان کرد لەگەڵیانە، ئێمە چوین بۆ لایەن باسی ئەومان بۆ کردن ئێمە بۆ چیمان لە ئەم شتانە بۆ چێیە وەرن خۆتان بچوی خۆتان بیبینن بزان ئێمە لەگەڵ چێیە مامەڵاکەین. ئیتر ئەوە بوو بە کێوەرچێ بینی خەڵکان بۆ هاوکاریکردنی ئێمە، بەڵام یەکەم کەسی کاریگەر کە هاوکاری ئێمە بوو نەخۆشەکان خۆیان بوون. نەخۆشەکان چونکە ئەو جێگایی کە ئێمە کارمان لێ کرد داخرا بوو ماوەیەکی زۆرە نەخۆشخانەی شۆرا و ماوەیەکی زۆرە داخراوە کەس ڕووی تێناکرد، بەڵام کە بەس ئێمە ڕکلامێکی وا سەرت زۆر ئاساییمان کرد نەخۆشەکان ڕۆیان تێکردن بە دکتۆر لەو کلینیکەدا نەشتەرگەری ئەنجامەدرێت؟ هیچ جۆرە نەشتەرگەریەک ئەنجامەدرێت؟ نەخێر چونکە جێگاکە بە تایبەتی نەخۆشخانەکە ئێمە وەکو دکتۆرمان هەیە دکتۆرمان هەیە و خۆمیشی لەوانم کە نەشتەرگەرم ئامادەم نەشتەرگەری بکەم، بەڵام نەخۆشخانەکە وا نۆژە نەکراوەتەوە کە بتوانین چونکە 3-4 ساڵە ئەو نەخۆشخانەی داخراوە ئێستا بێ نۆژەن بکرێتەوە ئەمجا بتوانین چونکە نەشتەرگەری بەڕاستی نەشتەرگەریکردن ئاسان نییە، پێداویستەکانی زۆرە ئێمە هێشتا نەگەشتوونەوە، بەڵام هەوڵ ئەدەین بە زووترین کات بگەینە ئەوەی کە نەشتەرگەریی تیا بکرێ. بەڵێ دکتۆر بەڕێزت ئاماژت بەوە کرد کە کلینیکەکە لە سەرەتای کردنەوەیە تەنها 2 ڕۆژ کراوە، پێم وابێ دووشەمان و چوارشەمان بووە. ئەی ئێستا لە هەفتەیەکدا چەند ڕۆژ کراوەیە و لەگەڵ کرانەوەکەشیە لە 24 سەعاتەکە چەند کاتژمێر یا چەند سەعاتی کراوەیە؟ 24 سەعات کراوەیە یاخود ماوەیەکی دیاریکراوە دانراوە تا نەخۆشەکان سەردانی و کلینیکە بکەن؟ بەداخەوە هەواڵێکی زۆر ناخۆشت پێڵێم کە ئێستا ئەو کلینیکە داخراوە بەپێی کە ڕێنمایی تەندروستی کە لە وزارەتی تەندروستی و لە وزارەتی دەستگای تەندروستی هێزی پێشمەرگەوە پێمان گەیشت و لە هەموو عێراقی شاوا بوو کلینیکە ڕاوێژکارەکان و کە بوو بە هۆکاری قەڵەباڵغی داخران لەبەر ئەوەی نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە. بەڵام لە زۆر جێگا کرایەوە دوایمە، بەس ئەوەی ئێمە هەتا ئێستا داخراوە بەداخەوە هەوڵێکی زۆر چڕ ئەدەین لەگەڵ لایەنی پەیوەندیدارە بۆی بیکەینەوە، چونکە ئێستا ئێمە کە مۆڵەتی فەرمیمان وەرگتووە، یعنی خەڵکانی کە پێشان نەختێک ڕەنگە ترسیان هەبوو بێ کار بکەن لەگەڵمانە، ئێستا ئەو ترسیان نەما، ئێستا خۆیان هەوڵەدەن بێن کار بکەن. بەڵام من چەند جارێک سەردانی ئەو کەسانم کردن کە بەرپرسن لەم کارە بەڵێنی ئەوەیان داوە پێمان بەم جوانە بجێکی بۆ تەرخان بکەن و نەخۆشخانەکە بکەوێتەوە کارکردن هەتا نەشتەرگەریشی تیا بکرێ، بەڵام ئەویان ئیترەوە کە ئەکرێ ڕەنگە لەماوایکی کورتابەیان نەختێک چەرماجیشی پێ بچێت. بەڵێ دکتۆر پێم خۆشە باستێک لە کۆمەڵەکە بکەین زانین ئایا ئەم کۆمەڵێت تا چەند پاڵپشتی پزیشکان و کارمەندە کوردەکانی کەرتی تەندروستیە و بە چ شێوازێک ئێوە خزمەتی پزیشکان و کارمەندانی کەرتی تەندروستیەکەن کوردەکان؟ بڕوات بێ لە ئێمە ئەم بیرۆکەی کە دروستکردنی ئەو کۆمەڵەیە و کۆمەڵەکە دروست بوو سەردانێکی فەرمانگەی تەندروستی کەرکووکمان کرد بۆ پیرۆزباییکردنی لە بەڕێوەبەری گشتی تازە
بەڕادێ ئەو ڕۆژە ئەتوانین پێ بڵێن بوو بە جەژن بۆ کارمەندانی کوردەنەوە فەرمانگەی تەندروستی کەرکووکە. هەستیان کرد کە کەسانێکن وا بە تەمان بکەونەوە کار بکەونەوە هەست بە بەرپرسیارەتی بەرامبەر ئەو کارمەندانەی هەمانە. ئێمە پێش ئەوەی ئێمە دەست درێژکەین بۆ ناو ئەگەر ناوی بنین دەست درێژی بۆ ناو فەرمانگەی تەندروستی کەرکووک، کارمەندی کورد بە هەرچی هۆیەک بێ بە پێی تەمەن بێ خانەنشین کرا بێ یا خۆیان دەری بکەن بە هەرچ بیانوویەک بێت بیانوش زۆرە ئاهات خۆیان چیانەکرد پێش وەخت پێش ئەوەی ئیشە بکەن یەکێکیان لە پێکاتەیەکی تر ئامادە ئاکرد و یەکسەر یان خستە جێگاکەی. ئێستا ئەوە نەما، ئێستا هەچ کارمەندێکمان بۆ نمونە لە هەفتەی ڕابردووە دەڕۆژی ڕابردووە دوو کارمەندمان هیچیان بەهۆی تەمەنەوە خانەشین کرا باشە، ئەوی تریان بەهۆی ئەوەی کێشەیەکی کارگێڕی هەبوو لابران. ئێمە لە جێگاکەیان دوو کەسی ترماندانە بە پێی پسپۆرێتێکی خۆیان کە خۆمان هەڵمان بژارد و نردمان و قسەمان کرد لەگەڵ بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی کەرکووکە کوردماندانە. ئێستا لەناو فەرمانگەی تەندروستی کەرکووکە شتێک ناکرێت دژی کورد بەبێ ئەوەی ئێمە ئاگاداری بین و بەبێ ئەوەی ئێمە خۆمان ڕایەکی باشمان هەبێت و کاریگەر بین تا ڕادەیەک لە ئەرکە تەندروستیەکانیان لە ناو شاری کەرکووکە و بە تایبەتی لە گەڕەکە کوردشی نەکارە. بەڵێ باشە دکتۆر لەگەڵ فەرمانگەی تەندروستی کەرکووکە پەیوەندیتان باشە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کەرکووکە تا چەند هەماهەنگیتان هەیە؟ باسی ئەواکەم باسی من بەڕێوەبەرایەتی گشتی فەرمانگەی تەندروستی کەرکووکە چونکە ئەوان بڕیار لێەوە دەرەچێ. بەڵێ لە کۆمەڵەکەیە سەرپەرشتی هەموو پرۆسەی ئەوان پرۆسەی تەندروستی لە ناو کەرکووکە ئەوان خۆیان سەرپەرشتیەکەن هەموو شتێک لە لای ئەوانە. ئەو خۆشبەختانەش ئێمە پەیوەندی باشمان هەیە لەگەڵیانە هەموو ئەمە دوکتۆر بووینە بەیەکەوە ئیشمان کردووە پەیوەندی خێزانیمان هەیە لەگەڵیانە ئەوەمان قۆستۆتەوە بۆی بتوانین شکۆی کارمەندی تەندروستی لە ناو ئەو فەرمانگەهی کورد بگەڕێنینەوە. ئێمە پێش ئەوە بێک پەرتەوازەیەکە بوو فرەیچۆخاییەکە بوو هەرکە بۆ خۆی کاری ئەکرد. ئێستا ئەوە نەماوە، ئێمە شتێک با بمرین مرکزیەتێکەیە، ئەنی بەبێ ئەوەی ڕاوێژ بکەن لەگەڵ ئێمەیە بەبێ ئەوەی ئێمە جۆیان لێ ڕابگرین و بڕیار وەربگرین کەس دەخۆیەوە ناتوانێت بۆ تا ڕادەیەک شتێکی زۆر ئاسایی و ئاسان بکەن. بەڵێ باشە دکتۆر لەلایەن ئیدارەی هەرێمی کوردستانەوە تا چەند پاڵپشتی ئەو کۆمەڵەیە دەکرێت؟ بە شێوەیەکی گشتی پگیرێکی زۆر باشبانەکەن و زۆر هانمان ئەدەن بۆ ئەوەی زیاتر ئیش بکەین، چی لە مەڵبندی ڕێقستی کەرکووکەوە چی لە سلێمانیەوە ئەو پەڕی دەستخۆشیشمان لێ ئەەکەن و ئێمە پەیوەندێکی باشمان هەیە بۆ ئاڵوگۆڕی بیرروڕا بۆ لەسەر شێوەی کارکردمان. ئێستا بۆ نمونە ئێمە لەبەر ئەوەی ئەو نەخۆشخانەیە داخراوە ئێستا جێگایەکی ماڵێکی گەورەمان گرت کە بڵێن تا 10 ژوورێکی تایە ئەو کلینیکەی کە ئیش کارمان تیا کرد ئێستا لەوەیە ئەیکەینەوە، یعنی هەم ئەبێتە بارەگای کۆمەڵەکە و هەمیش ئەبێ بە
بنکەیەکی تەندروستی بۆ پشکنین و سۆنار و چارەسەری نەخۆشی بە شێوەیەکی گشتی بەڕاستی دکتۆرەکانمان پەرۆشن کارمەندانی تەندروستی پەرۆشن بۆ ئیشکردن یعنی ئەیانەوێ ئەو چەند ساڵەی کە دانیشتن پێش ئەوەی ئەم کۆمەڵەیە دروست بێ ئێستا وەکو بڵین قەرەبووی بکەینەوە. بەڵێ دکتۆر لە سەرەتادا ئاماژەت بەوەت کرد کە ئەم کۆمەڵەیە خزمەتەگەێنێ بە تەواوی دانیشتوانی شاری کەرکووک بە بێ جیاوازی بە هەر نەتەوەیەک بێت بەڵام ئایا کۆمەڵەکە خۆی ئەندامانی کارمەندان و پزیشکانی کۆمەڵەکە ئایا ئەوان هەمویان کوردن یاخودەوە تا لە نەتەوەکانی تریش ئەندامن تایدا؟ ئێمە پێیانمان وتووە بە نەتەوەکانی تر کە بۆیان هەیە بێن لەگەڵمانە هیچکەن بەس بام لێرە شتێ بڵێم یعنی بەڕاستی کۆرۆنا زۆر شتی تێکدا هەرچەنە بوو بە گۆڕەپانێکی باش بۆ ئیشکردنی ئێمە بەڵام لەگەڵ ئەوەشە لە هەندێک شتی ترە دوای خستین یەکێ لەوانە کە گفتوگۆکردن لەگەڵ پێکهاتەکانی ترا کە بێن لەگەڵ ئێمە یا کار بکەن لەوە نەترسن کامە ئەم دەستگایە یا ئەم کۆمەڵەیە سەر بە حیزبێکە یان شتێک لەو بابەتە ئەوە تەبەن وایە لێکە وا بێگومان وا بیرکەنەوە کە نزیکی نەکەونەوە بەڵام ئێمە بۆیانمان سلمانی ئێمە کە ئێمە ئەم کۆمەڵی ئێمە کۆمەڵێکی خێرخوازەیە من خۆم کە سەرۆکی کۆمەڵەکەم من خۆم خانشین بوو لە ماڵەوە دانیشتو بووم بەڕانیستە چێم لە ماڵەوە دانیشم چی بکەم لە ماڵەوە دانیشم بۆ نێ ئەو کاتێک کە هەمە تایە خزمەتی خەرچی بکەم ئێستا وا خەریکە ئێمە دوای کردنەوەی بارەگاکەمان ئەکەوینە ئەو هەڵوێستا و لەسەری جەختەکەینەوە بۆی ئەوانش بێن یعنی وەکو قسەکردن وەکو پەیوەندی تر زۆر بەهێزە و پێشبانیان وتووە بەڵام ئەبێ بێن لەگەڵمانە کار بکەن کە دەستیان کرد بە کارکردن ئەو کاتە پێڵێن بەڵێ ئێمە توانیومانە پێکاتەکاری تریش ڕاکێشی بۆ ناو کۆمەڵەکەمان. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان لە کۆتاییدا هیچ شتێک ماوە کە بەڕێستان بتانەوێت ئاماژەی پێ بدەن؟ زۆر سپاس دەکەم یەک تێبینیەکەم هەیە ئەمەوێ بیڵێم دوای ئەوەی کە سەدام حوسێن کە دەستی کرد بەسەر عێراقا دیاردێکی زۆر خراپی خوڵقان بینی کارمەندانی تەندروستی و بینی خەڵکی ئەوە وای کرد کە متمانە نەمێنێ بینی خەڵکان و کارمەندانی تەندروستی یەکێ لە ئەو شتانی کە ئێمە هەوڵی بۆ دەین ئەو متمانەیە بگەڕێنینەوە نەخۆش کە متمانەی بە دکتۆرەکەی نەبوو وابزانام ئەستەمە نەخۆشیەکەی چاک بێتەوە ئێمەیەکی لەوانەیە ئەو باری دەرونیە کاری تیا بکەین و ئەو متمانەیە بگەڕێنینەوە بینی خەڵکی و نەخۆشخانەکان و بنکەتە دروستەکان و دکتۆرەکان من بەڕاستی لە کۆرۆنایە ئیشی باشیان کرد لە کەرکووک چی بە شێوەی تەلەفۆن بێ چی بە شێوەی سەردانی ماڵان بێ چی بە شێوەی کۆمەکردن بێ بە پارە و بە شتی تر من یەکێک لەوانە بووم کە شەو ڕۆژ تەلەفۆنەکەم کرا بۆ خەڵکی تەلەفۆنی کردم بۆ ڕێنماییکردنیان ئەمە بەگشتی خزمەت گوزارێکی باشی بەخشی و هیوادارین ئەو متمانەیەشی کە باسم کرد بیگەڕێنەوە بینی نەخۆش و بینی کارمەندانی تەندروستی و دەستگاتە دروستەکان. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر سدیق عومەر کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی تەندروستی کەرکووکن و بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە کەرکووک و لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان ئەویش بڕگەی وەرزشە با بەیەکەوە بینەری بین و ئەگەڕێنەوە لاتان.
بەیانیتان باش پێمان خۆشە لە بڕگەی ئەم جارەمانە دوو تەمرینی سودبەخش کە زۆر زۆر سادە و ستاکارن لە هەموو جێگەیەکشە ئەم دوو تەمرینە ئاکرێ سەرەتاوەکو عیلات دواتریش وەکو سوودێکی جەستەیی تەمرینی یەکەممان تەمرینی شناوە شناو یەکێکە لەو تەمرینە ئەسکەریانەی کە بە شێوەیەکی بەرچاو سوودێکی زۆر باشی هەیە لە وەرزشە کە بەم شێوەیە یاریزانەکە ئەتوانێت بە شێوەیەکی زۆر دروستی و جوان ئەمە شێوازە دروستی و جوان و یاسایەکەیەتی کە سوودێکی زۆر زۆر باشی هەیە بۆ ڕێککردنەوەی شان سوودێکی زۆر زۆر باشی هەیە بۆ جوانکردنی سنگ سوودێکی زۆر زۆر باشی هەیە بۆ شان بۆ ترایس بەشی سێسەری پێڵەن و سوودێکی زۆر زۆر باشی هەیە بۆ گەورەکردنی پشتیش تەمرینێکی زۆر زۆر باشە زۆر ئیسفادەیەکی باشی هەیە لە هەموو جێگایە کاکرێ بەڵام تکایە بە پێی تیکرارات بابکرێت کەمە دوو شێواز یاریکردنمان هەیە لەمەیە ئەگەر بێت و یاریزانەکە بێوێ وشکبوونەوەیەک دروستکە پێویستە زۆر زۆر تیکراراتی زیاد بەکاربێنێ ئەگەر بێت و بێوێ حەجمێک وەرگێت پێویستە بە پێی ئەرقام بڕا بە پێی لە شەکەی خۆی یەکێشکە لە بڕگەکانی لەم بڕگەیەمان تەمرینی سەحب للعنق سەحب مسەلەسی پێڵێن بە شێوە دروستیەکەی وەرزشکردن لە عێراقا بەڵام ئەو لەهجەیە بەکارێنین ئەم شێوە تەمرینکردنەیە کە دوو لایەنی هەیە سەرەتا تەمرینەکە کە ئەکرێ بۆ جوانکردنی بەشی سەرەوەی شانە بۆ جوانکردنی بەشی سەرەوەی شانە بەڵام لە پاڵە بە حکمیەوەی کە ئێستا خەڵک بەهۆی تەکنۆلۆژیاوە پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە مەشغوڵێتێکی زۆر زۆرکە هەیە لە هەر کاچێکمانە ئەوی شەوەیە بە بەکارهێنانی مۆبایل بێ لاپتۆپ بێت زایدن لەگەڵەوە خوێندنەوە بێت سەرداگرتن هەیە دوو فەقەری بچووکمانەیە لە ملی ئینسانە کە بەردەوامی خۆی گەورە کە دروستی کردووە کاسەی سەر قورسە ناتوان لەسەر دوو فەقەرەیە بەڕێکی بوەستێ کەگەر تۆ ملت خوارکەیتەوە بەڵام وا دروستکراوە کە بە شێوەیەکی واقفی و جوان وەستاو بیت کە بەکارهێنەرەکانت زۆر بوو کاتە ئازارێکی زۆر زۆر باش و زوو هێتە ناو شان و ملتەوە ئەم تەمرینە سوودێکی زۆر زۆر باشی هەیە بۆ بەهێزکردنی ئەو دوو فەقەرە لاوازەی کە بەهۆی بەکارهێنەرەکانەوە لاوازە بن هیواداری سوودێکی باشی هەبێ بۆ هەموو لایەکتان بڕگەی ئەم جارەشمان کۆتایی هات تا بڕگەی چکە بەخواتان بە هیوای لەش ساغی و تەندروستیەکی باش بۆ هەمووان بەڵێ خۆشەویستان بە یارمەتی هاوکاران کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینێ بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.